خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هێشتا ڕەوشی ئاسایشی لە کەنداوی فارس و ناوچەکانی دەوروبەریشیدا ئاڵۆزە و نیگەرانیەکی زۆری شەیە لەسەر ئەگەر و نەگەرەکانی هەڵایسانی شەڕ لە نێوان ئەمریکا و ئێراندا. بۆ بەرەنگاربوونەوەی ئێران ئەمریکا کەشتیە جەنگیەکانی خۆی ناردووە بەرەو ئەو ناوچەیە. ئەمەش وەک خواستێک بۆ شەڕ لێک دراوەتەوە، هەرچەندە سەرۆک ترامپ نکوڵی لەو راپۆرتانە کرد کە دەیانگوت پەنتاگۆن لە خۆ ئامادەکردندا بۆ ناردنی 120,000 سەرباز بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەی ئێستا من وها دەکەم بەبێ هیچ گومانێک، بەڵام بەرنامەمان بۆ ئەوە نەبووە بەو هیوای نەگەینە ئەوەی پلانی بۆ دابڕێژین یا دابنین. ئەگەر وەهاشمان کرد ئەوە زۆر زیاتر لەو ژمارە سەرباز دەنێرین. کۆشکی سپی جەخت دەکاتەوە لەوەی پەیامی ئەمریکا هەر یەک پەیامە و گۆڕانکاریشی بەسەردا نەهاتووە و دەشڵێت گۆڕانکاریەکان کەوتونەتە سەر چۆنێتی وەڵامدانەوە و هەڵوێستەکانی تاران. پێم وایە پەیامە سەرەکێکە ئەوەیە کە ناردوومانە. سەرۆک جار لە دوای جار وتوویەتەوە ئەوەی ئێمە دەخوازین بیبینین گۆڕانکاریە لە هەندێک لە ڕەفتارەکانی هەیەە. وەک سەرۆک ترامپ دەڵێت بەردەوام دەبین لە ڕێبازی بەرزترین ئاستی فشاردا. وەگەر ئێرانیەکان هەر شتێک بکەن ئەوە وەڵامی سەرۆکیان بەدڵ نابێت و بەو وەڵامەش خۆشحاڵ نابن. ئەگەرچی پێشتر بەرنامەی ناوکی ئێران و گەڕانەوەی ئێران بۆ سەرمێزی دانوستاندن یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی فشارخستنە سەر تاران، بەڵام دۆسەی تریش هەن کە بەلای ئەمریکاوە مەترسیەکانیان هیچیان کەمتر نییە لە بەرنامە ناوکیە مشت و مڕ لە سەرەکەی ئێران. ئێران وڵاتێکی شەڕانیە، مای هەڕەشە و مەترسیە بۆ سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە شەر تەنها بەهۆی بەرنامە ناوەکیەکەیەوە نا، یان بەهۆی بەرنامە موشکیە بالیستیکیەکەیەوە، بەڵکو بەهۆی ئەوەی دەیان ساڵە بانکی نێوەندیە بۆ تیرۆریزمی نێونەتەوەی، هەروەها ڕەفتارە شەڕانگێز و دوژمنکاریەکانی لەشکرەکەی لە ناوچەکەدا کە لێنی خستۆتە ناو ئاشتی و ئاسایشی جیهانیەوە. جا بۆیە هەر شتێکی ئێرانیەکان دەیڵێن هەرگیز بەڕژدی وەری ناگرم. ئەگەرچی پێشتر ئێرانیەکان هەڕەشەیان دەکرد کە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکرێنە ئامانج، بەڵام ئێستا گەورە کاربەدەستانی ئێرانی دەخوازن جیهان ببێتە گەواهیدەری ئەوەی تاران پش و درێژە. ئێمە بڕوامان وایە ئەو بەرزکردنەوەی ئاستی گرژیەکان لە لای ئەمریکاوە جێ قایلبوون نییە و هیچ بیانوویەکیش هەڵناگرێت. ئێمە بەرزترین ئاستی پش و درێژی خۆمانمان ڕاگردووە وەک دەیبینن. وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دەشێ هەر هەوڵێک بۆ هەر جۆرێکی وروژاندن بدرێت لەلایەن ڕژێمی ئێرانەوە، ئەوە ئەگەرەکانی شەڕ زیاتر دەکات و وەک دەڵێن تەواوی ئاڕاستەکانی ئەم ڕەوشە کەوتۆتە سەر کۆماری ئیسلامی ئێران. پێم وانەیە سەرۆک ترامپ بە دوای شەڕەوە بێت لەگەڵ ئێراندا. کێشەکە لەوەدایە ئەو بڕیارانەی دەیدات کەم تا زۆرێک مەترسی شەڕی هێناوەتە ئاراوە. ئەمریکا فشارێکی بێئەندازەی خستۆتە سەر ئێران. ئێرانەکان هەوڵەکانی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو فشارانە نیشانداوە و لەوانەشە بگاتە بەکارهێنانی هێزی سەربازی. ئەوەی تا ئێستا دەیبینینەوەی هێشتا پێناچێت ئەمریکا ئامادە بێت بۆ شەڕ. لەگەڵ ئەو فشارانەدا هێشتاش نازانرێت ئایا ئێران چۆن وەڵامێکی دەبێت. هەردوو ڕەوشی سیاسی و ئاسایشی کەنداوی فارس نیگەرانی لای وڵاتانی ناوچەکە شێناوەتە ئاراوە بەهۆی کاریگەریەکانی ئەو شەڕەوە ئەگەر ڕووبدات. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر دۆگلاس ئۆلیڤان دەکات. دکتۆر دۆگلاس ئەندامی باڵایە لە نێوەندی نیو ئەمریکا. دکتۆر دۆگلاس پێشتر بەڕێوەبەری دۆسەی عێراق بووە لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لەسەر وەختی هەردوو سەرۆک جۆرج دەبلیو بوش و هەروەهاش براک ئۆبامادا و خاوەنی چەندان لێکۆڵینەوەی ورد و بابەتیانەیە لەسەر ڕەوشی ناوچەکە. دکتۆر دۆگلاس سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەو شتانی کە دەبینین لە ناو کەنداوی فارسدا، ناردنی ئەم هەموو کەشتیە جەنگیانە بۆ ناوچەکە بە تایبەتی بۆ کەنداوی فارس، ئەمانە بمانێ و نەمانەوێت ئەگەرەکانی شەڕ لە لای ئێمە زیاد دەکات، یعنی دەڵێن دەڕۆین بەرەو شەڕ. بەڵام لە لایەکی تریشەوە ینی جۆمان لە زۆرێک لە شیکەرەوە دەبێت باز لەوە دەکەن دەڵێن نا سەرۆک ترامپ بەس تەنها دەخوازێت لە ڕێی بەرزترین ئاستی فشارەوە کۆماری ئیسلامی ئێران وشک بکاتەوە، کۆماری ئیسلامی ئێران بخنچێنێت. جا ئەمە ئەگەر چەند ساڵێکیشی بێ، ساڵێ بێ، دوام بێ، سیان بێ، بەڕای تۆ کامیان زیاتر ئەگەری هەیە شەڕ و ئەدایان نا؟ ئەوە زۆر ڕوون و ئاشکرایە کە هیچ لایەکیان نە سەرۆک ترامپ بووە نەتارن شەڕیان ناوێت و ئەمەش لە بەرژەوەندی هیچ لایەکیان نییە.
مەخابن وەک کێنت پۆلاک گوتی لەوانەشە ڕوو بدات بەڵام هاوڕانیم لەگەڵ پۆلاکدا کە لەوانەیە ئێرانەکان بەرسڤێکیان هەبێت و هیچیش لەو بارەیەوە نیگەران نیم هیچ نیگەرانیش نیم لەوەی ئێران بڕیاری وەڵامدانەوە بدات بەڵکو نیگەرانەکەی من لەوەدایە هەندێک لەو لایەنە بچووکانی سەر بە ئێران و دەستیان بە چەکدا ڕادەگات ئەمانە بێن و خۆیان بڕیار بدەن بەبێ ئاگاداری ئەوانی سەر و خۆیان جائێدی ئەوانە میلیشیاکان بن لە یەمەن یان حیزبوڵڵا و بێن خۆیان بڕیار بدەن لەسەر ئەم ڕەوشەی هەیە دژی ئەمریکا جا بۆیە پێم وایە دەشێت ئەمە ببێتە ئەگەری زیاتری خلبوونەوەی تۆپەڵە بەفری شەڕ لەم ماوەی ڕابردوودا چەند ڕووداوێک ڕوویاندا چوار کەشتەکەی عەربستانی سعودیە ئەوەی کە لە ئاوی کەنداودا زیانیان پێگەیشت بوو هەروەها ئەو هێرشە موشکی کە ڕۆژی یەکشەمە کرایە سەر ناوچەی سەوز لە بەغدادا و دیاریکراویتر بڵم زۆر نزیک لە باڵێزخانەی ئەمریکا ئەمانش تۆ بەکاری لایەنگرانی ئێرانی دەزانی ئەو دەستە و تاقمە پشوکانی کە باست کردن جا ئەوە زۆر ڕوون و ئاشکرایە کە هێرشەکان دژی دامەزراوە نەوتەکانی عەرەبستانی سعودیە و مرنشینە یەکگرتوەکان بەبێ هیچ چەند و چۆنێک کاری لایەنگرانی ئێرانە ڕاستە هێشتا نازانین کێ ئەو هێرشانەی کردوون بەڵام بیرۆکەی تەواوماندایە کە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە دەزانین کە حوثیەکانی یەمەن بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیان کردوتە سەر بۆری و وێزگەکانی دەرهێنانی نەوتی سعودیە پێویستە هەردوو لە ورد و بە ئاگا بن چونکە ئەمە بەڕای من دەبێتە مایی بەرزکردنەوەی ئاستی گرژەکان و ئێرانەکانیش بەکاری دەهێنن جا بەڕاستی ئەوە زیرەکیە کە ئێرانەکان خۆیان هێرش ناکەنە سەر ئەمریکایەکان و هانی لایەنگرەکانیشیان نادەن تا هێرش بکەنە سەر ئەمریکایەکان بەڵام هێرش دەکەنە سەر ژێرخانی نەوتی سعودیە ئەلبەت ئەمەش کاریگەری کەمتری دەبێت بۆ سەر بەرزکردنەوەی ئاستی ئاڵۆزیەکە لەو ناوچەیەدا ئەو هێرشەی ڕۆژی یەکشەممە کرایە سەر ناوچەی سەوز لە بەغدا هێشتا ئاشکرا نییە کێ کردوێتی موشەکەکەش لە نزیک سەربازی ونەوە داوێتی بە زەویدا دەشێت وەک پەیامێک بێت بۆ باڵێۆزخانەی ئەمریکا بە هەمان شێوەش لەوانەیە پەیامێکیش بێت بۆ حکوومەتی عێراق بەڵام ئەو پەیامە چییە دەویسترێت بە موشک بنێردرێت ئەمە تا ئێستا نادیارە و نەشزانراوە بۆ کێ نێردراوە یەکێ لە خاڵەکانی تر ئەوەیە ینی بەڕاستی ئەمە هەمیشە پرسیارە لای من بۆکو تۆ ێستا باسە کرد پێویستە هەردوو لا زۆر بە ئاگاهیەوە چاودێری ڕەوشەکە بکەن و کاردانەوەی چوان نەبێت کە بڕوا بەرەو شەڕ ئەمە ڕاستیەکە و هەموو لایەکیش دەیزانێ بەڵام بێژگە لە لایەنگرانی ئێران ڕێکخراوی تێرۆریستی ترمان هەن ئێمە ناوچەکەدا ئێمە قاعدەمان هەیە بۆ نمونە ئێمە داعشمان هەیە هێشتا بۆ نمونە ئەگەر ئەمانە شتێکیان کرد چۆن نەتوانرێت دیار بکرێت کە ئەمە کاری ئەو ڕێکخراوە تێرۆریستیانەیە نەک کاری ئێران بێ یا کاری ئەمریکا بێ ئەمە مەترسێکی ڕاستەقینەیە هاوکاتی هەروە دێ و بەرزبوونەوەی ئاڵۆزی فشارەکان جا ئایا لایەنگرانی ئێران بن یان ئەلقاعیدا یان داعش یانیش لایەنێکی ئێرانی وەک مجاهدین جا هەرێکێک لەوانە دەتوانێت بۆ هەر مەبەستێک بێت یان بە هەر هۆکارێک بێت تند و تیژی دروست بکەن و ئەو جا ئەمە ببێتە هۆکاری ئەو شەڕی باسی لێوە دەکەین هەر بۆیە ئەمە مەترسیە ڕاستەقینەکەیە کە ڕەوشەکە گەرم بکرێت بۆ شەڕ تەنانەت ئەگەر مەبەستیش نەبێت شەڕ بکەیت بەرزکردنەوەی ئاستی پشێوەکان لە ناوچەکەدا ترسناکە با بەڕوونی بیڵێم بەرزکردنەوەی ئاستی ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە کاتێکدا کە ئەو ناوچەیە لە سەقامگیریەکی ئەو تۆدانیە و ئەمەشی بێتە سەر جا ئێدی سەروەختێکی زۆر مەترسیدارە هەرچەندە بڕواشم بەوەیە نەتاران و نەواشنتن دەست بەم شەڕە ناکەن بەڵام بە هەردوو لە ڕەوشێکیان دروست کردووە کە دەشێت لایەنی تر دەست بەم شەڕە بکات هەموو هەوڵەکانی ئەمریکا لە پێناو ئەوەیە کە سەقامگیری بگەڕێتەوە بۆ ئەو ناوچەیەوە ئێران بەسەر چاوەی هەر سەرەکی ناسەقامگیری دەزانێت ئەگەر ئێران ئەم ڕژێمەی ئێستا نەما چ متمانەیەکەیە کە سەقامگیری لەو ناوچەیەدا هەبێ هیچ متمانەیەک بۆ سەقامگیری نییە و هیچ شتێکیش ئەو متمانەیە نادات ئەو تیۆرەی ئەم بەڕێوەبەرایەتیە کاری لەسەر دەکات کەم تا زۆرێک هەموو بەڕێوەبەرایەتەکانی تریش بەکارێن هێناوە و ئەوەیە کە ئەم ڕژێمەی ئێران سەرچاوی ناسەقامگیریە لەو ناوچەیەدا و پێویستە چارەسەر بکرێت لە پێناوی هێنانە ئارایی سەقامگیری لە ناوچەکەدا بەڕێوەبەرایەتەکەی ئۆباما ڕێبازی تریشی هەبوو بۆ سەقامگیری بەڵام ئامانجی کۆتایی هەر هەمان شت بووە با ڕژێمێکت لە تاران هەبێت یان ڕفتارەکانی ڕژێمی ئێران بگۆڕە تا چیدی ئەو جۆرە جم و جۆڵانەی نەبێت کە هەیبوون
یەکێ لە کێشەکانی تر لەم ڕەوشەدا ئەوەیە کە ناکۆچیەکە هەیە لە ناو وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بە تایبەتیش لە کۆنگرێسی ئەمریکادا من دەگەڕێمەوە بۆلات. ئەم هەنگاوانەی کۆشکی سپی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاگاهی و نیگەرانیشی بردە ناو کۆنگرێسی ئەمریکا و بە تایبەتیش دیموکراتەکان سەرۆک ترامپیان ئاگادار کردەوە لە ئەگەری شەڕ بەبێ هەبوونی زانیاری باوەڕ پێکراو. ئێمە دۆسیەکی تری وەک چەکە کۆمەڵ کوژیەکانی عێراقمان ناوێت کە بە هەڵە بردینە شەڕی لەشکریەوە لە عێراقدا. ئەوە یەکێک بوو لە گەورەترین هەڵەکان لە سیاسەتی دەرەوەماندا کە کردومانە. جا ئێمە ناتوانین بڕیاری زیرەکانە لە هەردوو ڕوانگەی سیاسەتی دەرەوەیی و ئاسایشی نیشتیمانیەوە بدەین بەبێ هەبوونی ئەو زانیاریانەی پێمان دەڵێن مەترسیەکان چین، هەڵسەنگاندنەکان چین بۆ ئەو مەترسیانە. ئەو هەڵسەنگاندنانە چەندێک تۆکمە و بڕواپێکراون. جا ئەمە وەک ئەوەیە کێرانە بڕیاری تایبەتی خۆمان بدەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی و ئاسایشی نیشتیمانیەوە. من هیچ بەڕێوەبەرایەتیەکەم نەبینیوە هێندەی ئەم بەڕێوەبەرایەتی ترامپ پێشبینی کەمی هەبێت لەسەر زانیاریە گرنگەکان. نەهرەوەندە بەڵکو داواش دەکەن ئەمریکا نەبێتە مایی هەڵایسانی شەڕ لەگەڵ ئێراندا یان ئێران بوروژێنێت تا ڕەفتارێکی هەڵە بکات لەم ساتە وەختەدا کە زۆر هەستیارە. پێویستە ئێمە قەیران نەوڕوژێنین. پێم وایە ئێستا ئێمە وەها دەکەین. پێم وایە دەبێت ڕێگەیەک بۆ دانوستاندن بدۆزینەوە و وتوێژێکی گونجاومان هەبێت. پێم وایە ئەم هەنگاوە شیانی هەیە. من وەزیری دەرەوەی ئێران دەناسم و باشیش دەیناسم. کەسێکی ماقوڵە و هانی ئەم جۆرە جم و جۆڵانە نادات لە وڵاتەکەیدا وە زۆریش بڕوان بەوە هەیە. کۆماریەکانیش نوکوڵی ناکەن لەوەی پێویستە بە تایبەتی لە عێراقدا ئەمریکاییەکان بارێکی بەرزی ئاگاهی وەربگرن و دەشڵێن بەڕێوەبەرایەتی کاری لەسەر ئەو ئاگاهیە کردووە و زانیاریشی لەبارەی ڕەوشەکەوە داونەتێ. بەڕێوەبەرایەتی نیشانی دەدات کە تواناییمان هەیە و بەهێزی خۆمان بەرەنگاری دەبینەوە. زۆر ئاگاهی خۆمانمان وەرگرتووە و بەشێک لە ئەمریکیەکان لە عێراق دەکشێنینەوە لەبەر مەترسیەکان. من زانیاریم پێدراوە کە خۆم داوای ئەو زانیارانەم کردووە. دەزانم سەرۆکی کۆمیتەش هەمان ئەو زانیارانەی بەدەست گەیشتووە. ئەمانە ئەو جۆرە زانیارانە نین بڵاو بکرێنەوە، بەڵام پێم وایە گونجاوە کۆمیتەکەمان ئەم زانیارانەی لەلا هەبێت. لە واشنگتن جارێکی تریش دۆسەی شەڕی عێراق هەوکاتی ئەم قەیرانەی ئەمریکا و ئێران هاتۆتەوە بەرباس و شیکەرەوە دیمەنەکانی ئێستا و ئەوسا بەراورد دەکەن. ئەمریکا چووە عێراقەوە و وەها بیری دەکردەوە کردە لەشکریەکەی خێرا و بێزیان بێت و چەند هەفتێک دەخایەنێت و ئیدی شتەکان دەدرێتە دەست عێراقیەکان. بەڵام ئەوە تا بۆتە 16 ساڵی مۆتەکە. دەشێت ئێرانیش بە هەمان شێوە بێت و لەوانەشە خراپتریش بێت. چونکە دانیشتوانی ئێران سێ هێندەی دانیشتوانی عێراقە. وڵاتەکە 4 ئەوەندەی عێراق گەورەترە و کێشە ناوخۆیەکانیشی 5 ئەوەندەی عێراقە. دکتۆر دۆگلاس بەر لەوەی باز لە وڵاتانی ناوچەکە بکەین حەزەکەم بە کورتی پێم بڵێ ڕەوشەکە لە ناو کۆنگرێسدا چۆن دەبێت ئەگەر سەرۆک ترامپ بڕیاری شەڕیدا پێویستی بە پەسەندکردن هەیە لەلایەن کۆنگرێسەوە یان نا. پێم وایە بۆ قەیرانێکی گەورە پێویستێتی. سەرۆکی ئەمریکا دەسەڵاتی بەکارهێنانی هێزی لەشکری هەیە و ڕێگەی پێدراوە هێرش بکاتە سەر ئەلقاعیدە و هەروەها داعش. ئەمە شتێکی گونجاوە، بەڵام بیرمان نەچێت ئێران پەیوەندێکی ئەو تۆی بە ئەلقاعیدەوە نییە. هەر بۆیە دەشێت هێرشکردنە سەر ئێران پێویستی بە پەسەندکردنی کۆنگرسەوە هەبێت. ئێستا زۆر جیاوازە لەگەڵ پێشتردا و وەکو بینیمان ئەو بەراوردەی لەگەڵ هێرشکردنەکەی ساڵی 2023 عێراقدا دەکرێت. بەڕای من سێ جیاوازی زۆر گەورە هەن. نەتەوەی گرتوەکان ڕێگە بەمە نادات. لە هێرشەکەی ساڵی 2023 بۆ سەر عێراق پەسەندکردنی نەتەوەی گرتوەکانمان هەبوو. ژمارەیەکی زۆر گەورەی هاوپەیمانان هەبوو و دەتوانم بڵێم هەموو ئەوروپایەکان تەنها یەک یان دوو وڵات نەبێت. بەڵام ئەمە لە بەرامبەر ئێراندا بە هەمان شێوە نییە. هەروەها لە 2023دا هاوڕایی و تێگرایی کۆماری و دیموکراتەکانی شەبوون. بۆ نمونە سناتۆر هیلاری کلنتن و سناتۆر جۆ بایدن کە دوو نەیاری سەرسەختی بەڕێوەبەرایەتی ئەو کاتە بوون دەنگیان بە شەڕی عێراقدا. جا سیرکە ئەمڕۆ ئەو هاوڕاییە بوونی نییە لە کۆنگرسدا. هەر بۆیە دەبینیت ئێستا کێشە هەیە لە ناو کۆنگرسیشدا سەبارەت بە ئەگەر و نەگەری شەڕ لەگەڵ ئێران. ئەگەر ئێمەوە بیری لێ بکەینەوە کە بڵین ئەمریکا لەگەڵ وڵاتانی ناوچەکە و هاوپەیمانەتی دروست بکە بۆ نمونە لەگەڵ عەرەبستانی سعودیە لەگەڵ میرنشینە یەکگرتوەکانی عەرەب لەگەڵ تەنانەت قەتەریشدا یاری پێت وایە ئەمریکا هەنگاوێکی وا بنێ؟
نا چونکە ئەو وڵاتانە ئەو جۆرە هاوپەیمانانە نین کە ئەمریکا پێویستی بێت تا بڕوات بەرەو شەڕ. ئەمڕۆ عەرەبستانی سعودیە لەناو ئەمریکادا زۆر پشتیوانی نییە بەهۆی کوشتنەکەی خاشقچیەوە. ئەو وڵاتانە ئەو جۆرە هاوپەیمانانە نین کە یارمەتی دەربن بۆ دروستکردنی ڕای سیاسی لە ئەمریکادا. بۆ ئەم جۆرە هەنگاوە پێویست بە هاوپەیمانی درێژخایانە و تۆکمە هەیە وەک بەریتانیا و ئەڵمانیەکان ئەوانەی هەمان ئەو سروشتیان هەیە. جا بەڕاستی ئێمە ئەومان نابێت بۆ هەر بەریەکەوتنێک بێت لەگەڵ ئێراندا نا. سعودیەکان و میرنشینەکانی عەرەبیش هەرگیز نابنە جێگرەوە. بەڵام ئێمە گوێمان لە وەزیری دەرەوەی عەرەبستانی سعودیە بوو ئاماژەی بەوە دەکرد سعودیە شەڕی ناوێ بەڵام ئەگەر ڕوشیدا شەڕێکی تون دەکات. لەوانەیە بەشداریکی تەواویان هەبێت بەڵام دەشێت لە ڕووی دیپلۆماسیەوە یارمەتێکی زۆر کەم بدات و لە ڕووی لەشکریشەوە کۆمەکی زۆر کەم بکات. جا لەوانەیە قسەی لەبارەوە بکەن بەڵام یارمەتی دەرێکی ئەو تۆ نابێت لە هیچ بەرەنگاربوونەوەیەکدا لەگەڵ ئێراندا و دووبارەشی دەکەمەوە پێم وانە ئەو شەڕە ڕوو بدات. قەتەر یەکێکە لە وڵاتە هاوپەیمانەکانی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیە جیاواز لە هەموو وڵاتانی تری کەنداوی فارس. B52 ئەمریکا لە قەتەرن ئەگەر شتێک ڕوو بدا B52 هەمووی لە قەتەرەوە دەڕوا بۆ بردومانکردنی ئامانج و نیشانەکان لە ئێراندا. قەتەر دەتوانێت چی بکە؟ وڵاتی قەتەریش ئەگەر بتوانێت شتێک بکات ئەوە زۆر بچووک و کەم دەبێت. لەوانەیە بتوانێت ببێتە بەشێک لە دانووسانەکان دەتوانێت ڕوونی بکاتەوە کە ئاشتی دەوێت و ئامادەیە بۆ یارمەتیدان. بەڵام وەک تۆ ئاماژەت پێکرد قەتەر پەیوەندێکی جیاوازی هەیە لەگەڵ ئێراندا بە بەراورد لەگەڵ ڕیاض و ئەبوزەبیدا. بە تێگەیشتنی خۆم قەتەریش ناتوانێت شتێکی ئەو تۆ بکات لەم بارودۆخەدا و بە تایبەتیش لەو باری هاوکاری لەگەڵ ئەمریکادا هەیەتی. قسەیەکی ئەو تۆی نابێت لەوەی ئەو فڕۆکانە چی دەکەن یان بەرەو کوێ دەفرن. یەکێ لە پرسیارەکانی تر سەبارەت بە عێراق دەتوانێت چی بکە. ئێمە گوێمان لە زۆرێک لە لێدوانەکانی ڕێبەرانی عێراقا کە نایانێت ببنە بەشێک لەم قەیرانە لە نێوان ئەمریکا و ئێراندا. لە هەمان کاتیشە ئاماژە بەوە دەکەن کە بە هەر شێوەیەک بێ ئەتوانن هاوسەنگی بپارێزن. عێراق دەتوانێت نەبێتە بەشێک لەم قەیرانە؟ پێم وانییە سەبارەت بە هاوسەنگی بەڵام بە دڵنیاییەوە عێراق نایەوێت ببێتە بەشێک لەم قەیرانە بەڵکو دەخوازێت ببێتە بەشێک لە چارەسەرکردنی ئەم قەیرانە. پێم وایە عێراق وا بە کاوخۆ دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی گرنگی سیاسی خۆی لە ناوچەکەدا. ئەمەمان لە کۆبوونەوەی حوت پەرلەمانەکەدا بینی کە بەڕێز حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بەر لە ماوەیەک بانگهشتی بۆ کردن. عێراق توانی پەرلەمانتارانی ئێرانی و سعودیەکانیش لەسەر یەک مێزکۆ بکاتەوە و شانبەشانی سووریەکان و تورکەکان و ئۆردونیەکان و کوێتیەکانیش هەمویان لە یەک شوێن و لە یەک کادا کۆبوونەوە. ئەمەشیانی عێراق لە پێگەیەکی گرنگ و دەگمەندایە و دەتوانێت ئەو ئەرکەش لە ئەستۆ بگرێت بۆ ئامادەکردنی مێزی دانوستاندن و دۆزینەوەی ڕێگەیەک بۆ نەهێشتنی جیاوازیەکان. ڕاستە هەر سێ سەرۆکایەتەکەی عێراق سەرۆکی کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکومەتیش زۆر بەڕوونی و ئاشکرایی وتویانە وڵاتەکەیان ناخوازێت ببێتە بەشێک لەم بەرەنگاربوونەوەیە. شەڕیان ناوێت لە نێوان دراوسەکان و هەروەها بەهێزترین هاوپەیمانیدا و بە دڵنیاییشەوە نایەنوێت ئەو شەڕە لەسەر یان لە نزیک خاکی عێراقەوە ڕوو بدات. هەرسێ سەرۆکایەتەکە وەکو تو ئاماژە پێکرد ئەمە داواکانیانە و ئەمەش هەوڵەکانیانە. بەڵام چۆن نتوانن سەر و سەودا لەگەڵ ئەو میلیشیانەدا بکەن کە هەمومان دەزانین ینی پەیوەندیەکی ڕاستەوخۆ بێیان ناڕاستەوخۆ بێ بە ئێرانەوە هەیەە مەبەستم لە میلیشیا شیعەکانە. ئەو میلیشیا شیعانەی هەتا دوێنێ و پێرێ با بڵین هێزێکی تەنها هێزێکی چەکدار بوون بەڵام ئەم ڕۆبوونەتە هێزێکی سیاسی لە عێراقدا ئەمادەیان لەناو پەرلەماندا هەیە لەناو دەسەڵاتی جێبەجێکردندا بوونیان هەیە سەر و سەودا چۆن لەگەڵ ئەماکرێ. بەڕاستی ئەمریکا بە گومانە لەو هەموو دەستە و تاقمانە بەڵام لەم ماوەی ڕابردوودا زۆریش بە بەرپرسیارانە سەر و سەودایان کردووە. دەتوانم بڵم هەر هەمویان بەیاننامەیان بڵاو کردوتەوە و ئیدانی هێرشەکەیان کردووە ئەوەی کاتیوشایی تێدا بەکارهێنرا. هەرچەندە تا ئێستا کە قسە دەکەین نەزانراوە کێ ئەو هێرشی کردووە بەڵام حیزبوڵڵای عێراق بەدر عەسایب ئەهل الحەق ئەمانە هەمووی ئیدانەیان کردووە. جا هەتا ئێستا هیچ کارێکی نا بەرپرسانەمان نەبینیوە لە ئەستۆی ئەوانە بێت. ئەمە بێلەوەی خواستی تارانیش نییە شتێکی لەو بابەتە بکات و پێشم وایە بەڕێبەرانی ئەو گروپانی وتووە ئارام بن و هیچ شتێک مەکە. بابزانین ئەوروپا، رووسیا، چین
ئەمانە چی دەڵێن و چۆن بیریان لێ بکرێتەوە و چۆنیش دەتوانن ببنە بەشێک یا دوور بکەونەوەی بە بەشێک لەم قەیرانە. نیگەرانیەکان وڵاتانی تری گیانیشی گرتووەتەوە وەک وەزیری دەرەوەی رووسیا دەڵێ بەرزبوونەوەی ئاستی دژایەتیکردەکان لەو ناوچەی جیهاندا جێی سەرنج و بایەخی مۆسکۆیە. ئەم لێدوانەش لە کاتێکدایە کە وەزیری دەرەوەی ئەمریکا وتوێتی ئەمریکا شەڕی لەگەڵ ئێراندا ناوێ بەڵام داکۆچی لە خۆی دەکا ئەگەر هێرشی بکرێتە سەر. لەسەر دۆسەی کێشەی ناوکی ئێران هیوادارم ژیرێتی سەر بکەوێت. ئەو دەنگویانی لەسەر نردنی 120,000 سەرباز هەن هەر تەنها دەنگۆ بن و هیچی تر. مایک وەزیری دەرەوەی ئەمریکا ئەمەی بە دەنگۆی بێبنەما ناودێر کرد. یەکێتی ئەوروپاش بە هەمان ئەندازە نیگەرانە و داوای پاراستنی ئارامی دەکات لە هەردوو لایەنی ئەم قەیرانە. ئەم داوایەش لە کاتێکدایە ئێران ئاماژەی هەڕەشە ئامێزی کردووە بۆ کشانەوەی لە ڕێکەوتنە ناوچیەکە. مایک پەمپیۆ بە ڕوونی باشکرایی ئەو نیگەرانیانەی لێمان بیست نەکار لە منەوە بەڵکو لە وەزیرەکانی تری یەکێتی ئەوروپاشەوە کە لەسەر وەختی چارەنووساز و ساتە وەختێکی هەستیاردا دەژین کە پێویست بە هەبوونی هەڵوێستی گرنگ دەکات. هەڵوێستی بەرپرسیارانە ئێمەش لە بڕواایەداین پێویستە ئەو پەڕی پشودرێژیمان هەبێت و پێویستە لە ڕووی لەشکریشەوە خۆمان لە هەموو بارگرژیەک دوور بخەینەوە. لەلایەکی تریشەوە وەک ڕۆژانی پێشتر باسمان کردووە داوا لە ئێران دەکەین تا هەموو وابەستەکانی ڕێکەوتنە ناوەکیەکە بەجێ بگەێنێت و ئێمەش لای خۆمانەوە بەردەوام دەبین تا ڕێکەوتنە ناوەکیەکە بە تەواوەتی جێبەجێ بکرێت. وڵاتی چینیش وەک ئێرانیەکان دەڵێن پشتیوانێکی گەورەی وڵاتەکەیانە بە ئەندازەیەک تاران ڕێنماییەکانی بێژینگ بە هەند وەردەگرێ بە تایبەتی لەم ڕەوشە ئاڵۆزەی ئێستایدا. چین یەکێکە لە هەرە گرنگترین هاوبەش و دۆستەکانی کۆماری ئیسلامی ئێران، هەروەها هاوبەشی سیاسیمانە، هاوبەشێکی زۆر نزیکی ئابووریمانە و یەکێکیشە لەو وڵاتانەی لە ڕێکەوتە ناوەکیەکەدا ماوەتەوە. ئالەم قۆناغە نوێیەدا گرنگە ڕاوێژ و ڕاوێژکاریمان لەگە وڵاتی چیندا هەبێت. ئەمریکاش لای خۆیەوە بەردەوامە لە هەوڵەکانی لەگەڵ وڵاتانی تری جیهاندا و بە تایبەتیش ئەوروپاییەکان و باسیش لەوە دەکا ئەم هەڵوێستەی تا ئێستا یەکێتی ئەوروپا هەیەی دەشێت بەسەر چەند قۆناغێکدا دابەش بکرێت. ئێمە لەگەڵ هاوبەش و دۆستە ئەوروپایەکانماندا کار دەکەین لەگەڵ بەریتانیەکان، لەگەڵ ئەڵمانیەکان، فەڕەنساییەکان و وڵاتانی تریشدا. ئەوان ئەوەیان هەڵبژاردووە لە ڕێککەوتنە ناوچەکەدا بمێننەوە، بەڵام وەک پێم ڕاگەیاندون ئەمە وەک ئەو کتێبەیە دەیان ساڵ لەمەوبەر لە وڵاتەدا نووسراوە بەناونیشانێکی وەک 6 قۆناغی مەخابنەوە بوو. یەکەم جار نکۆڵیکردنت هەیە، پاشان تووڕێی و ناڕزاییت هەیە و لە کۆتاییدا دەگەیتە ئەوەی پەسەندی بکەیت. جا پێم وایە ئەمە ئەو ڕێگایەیە کە ئەوروپایەکانی پێدا دەڕۆن. دەتوانم پێتان بڵێم ژمارەیەکی زۆر کۆمپانیەکانی ئەوروپا دەستبەرداری دەرفەتی کارداریەکانیان بوون لە ئێراندا چونکە نایەنەوێت بکەونە بەر هەڵمەتی فشارەکانی بەڕێوەیان دەبین. دکتۆر دەگڵاس بەڕای تۆ مۆسکۆ لەگەڵ بێژی ئەتوانن هیچ یارمەتیشی ئێران بدەن ئالەم ڕۆژی کە ئێستاتیایەتی؟ نا پێم وانە چونکە هیچ یەکێکیان ئەو هۆکارە ئابوووریان نییە بیخەنە بەردەست. دەتوانم بڵێم چین و رووسیاش زۆر پرینسیپیان هەن لەگەڵ ئەمریکادا بیخەنە کار کە زۆر زیاتر لە بەرژەوەندیانە وەک لە دۆسیی ئێران. بۆچی ئێران بخەنە سەر دەستەی کارەکانی خۆیان لە کاتێکدا دۆسیی زۆر گرنگتریان هەیە بۆ خۆیان و بۆ بەرژەوەندی خۆیان کە پێویستیان بە ئەمریکایە. جا من بۆ خۆم وهای نبینم چین یان رووسیا زۆر بە تەنگ ئێرانەوە بن لەم ڕەوشەدا. لەوانەیە لە ڕووی لۆژستیەوە پشتیوان بن بۆی، بەڵام ئەمە بەو مانایەنە زۆر وزەی خۆیان بۆ ئێران بەکار بێنن. ئەی ئەگەر ڕووسەکان یا چینیەکان لە ڕێی وڵاتانی تری ناوچەکەوە بۆ نمونە عەرەبستانی سعودیە، قەتار، ملنشینە یەکگرتوەکانی عەرەب و تەنانەت تا ئەندازەیە دەتوانم بڵێم لە ڕێی عێراقیشەوە بتوانێت ئەو یارمەتی و کۆمەکانە ئەو کرانەوانە ئەو جۆرێک لە یارمەتی بۆ ئێرانیەکان دابینکە ئەتواننەوە بکەن یاننا؟ دەشێت بتوانن، بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەو خواستیان بۆ ئەو هەوڵە هەیە؟ ئایا بە تەنگ ئێرانەوەن؟ ئایا بە تەنگ ئەو دۆسیەوەن و چی ڕوودەدات یان چی ڕوونەدات؟ بڵێ گرنگ بوو بۆیان تا بەشێک بن لە دانوستانەکانی 5+1. ئەی ئێستا خۆجەی خۆشیەتی بزانین ئایا چین و رووسیا چی دەکەن بەرامبەر سعودیە بۆ نمونە؟
چین نەوتی سعودی دەوێت رووسیەکان لە پێشبڕکێدان لەگەڵ نەوتی سعودیەدا ئەمە بنچینی پەیوەندیەکانیانە و ئیدی چ فشارێک دەکەن لە پێناو ئێراندا هەر بۆیە هیچ ڕێگایەک نابینم لە ڕێی وڵاتانی ناوچەکەوە بۆچی ینی ئێمە وادانەنەی بەتایبەتی چینیەکان کە نبنە یارمەتی دەرێکی بەهێز بۆ ئێران لە کاتێکا بۆ خۆت دەزانی ینی بازرگانی نەوتی چین زیاتر پشتی بە نەوتی ئێران بەستووە نەک نەوتی شوێنێکی کە هیچ ئەڵتەرناتیڤێک بۆ چین دێتە ئاراوە ئەگەر بێت و بۆ لەمە دوا بە پێی ئەو سزانەی کە دانراون ئێران یاخود چین هیچ نەوتێک لە ئێران نەکڕێ. چین لە ڕووی تیۆریەوە دەتوانێت سەرچاوی تر بدۆزێتەوە جا ئایا لە ڕێی ئۆپیکەوە بێت یان شوێنی ترەوە ئەوەندەی ئاگادارم عێراق ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لەژێر ڕێژەی دیاریکراوی ئۆپیکەوە بەرهەمدەهێنێت دەزانی ڕێژەیەکی زۆری عەماری نەوت هەیە لە عێراق و لای وڵاتانی تری ئەندامی ئۆپیکەوە ئەمە بێلەوەی رووسیا دەتوانێت ئەو بارگرانیە سوک بکات و نەوتی زیاتر بخاتە بازارەوە کاتێک نەوتی ئێران لە بازارەکاندا دەبێتە سفر پرسیارەکەت زۆر لە جێی خۆیدایە و وەلێ هێشتا نازانین ئایا چین دەیەوێت چی بکات ئایا دەیانەوێت درێژە بدەن بە کڕینی نەوتی ئێران کە لەوانەیە بە نرخێکی هەرزانتریش دەستی بکەوێت ئەی لێرەدا ئەمریکا چی بەرامبەر بێژینگ دەکات کە هێزێکی گەورەی ئابووریە و ئێستاش کێشەی بازرگانیمان لەگەڵیدا هەیە ینی ئەمەش شتێکی ترەکە بەرگەی سەختی و ئاڵۆزی زیاتر ناگرێت خۆ لەوانەشە چین بڕیار بدات درێژە بە کڕینی نەوتی ئێران بدات یانیش لەوانەیە نەیکات هێشتا نازانین ئایا چین چی دەکات و دەگاتە چ بەرەنجامێک. بەڵێ تێدەگەم لەوە بەڵام یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ئەگەر بێت و ئێران ئەویش کشایە لە بەرنامە ناوچێکە پێ وایە ئەوروپا یەکێتی ئەوروپا ینی هەر بە هەمان ئەم هەڵوێستەی ئێرانی و بمێنێت بەرامبەر بە ئێران بمێنێتەوە یا هەڵوێستی دەگۆڕێیانی وەکو جۆمان لە مگرینی بوو بە شێوەیەکی تر قسە لەگەڵ ئێرانیەکان دەکات. بە دڵنیاییەوە ئەوروپایەکان ڕێبازی جیاوازیان هەیە و ڕێبازێکی زیاتر دۆستانەیان هەبووە لەگەڵ ئێراندا داوا لە ئێرانەکان دەکەن و وابەستەیەکانی خۆی بەجێ بگەێنێت لە چوارچەوەی ڕێکەوتنە ناوچەکەدا وێڕێی کشانەوەکەی ئەمریکا و ئەو هەڵمەتی فشارانەی سەپاندوێتە سەر ئێران هێشتا ڕوون نییە ئێرانەکان بە نیازی چین یان بە نیازی چینین ئاماژەیان داوە بەوەی لە هەندێک وابەستەیەکانیان دەکشێنەوە و پێشم وایە کردویانە یانیش لەوانەیە بڕیار بدەن زیاتر چاوەڕێ بکەن تا ئەنجامی هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا ئەگەر گۆڕانکاری ڕوویدا ئەوە دەیانەوێت بزانن ڕێبازی نوێی ئەمریکا چی دەبێت بەرامبەریان بەڵام بەرەنجام وەک جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی باسی کرد کۆمپانیا ئەوروپایەکان وابەستن بە سزاکانی ئەمریکاوە و زۆر دەترسن لەوەی ڕێگەیان پێ نەدرێت بتوانن لە سیستمی دارایی ئەمریکادا کار بکەن هەرچەندە بەگشتی ئەوە مەبەستێک نییە بیدەیت بە هاوپەیمانێکت چونکە دەترسێت لە بەرەنجامە خراپەکان بۆیە لەگەڵ تا دەمێنینەوە بەڵکو پێویستە ئەو هەستیان بدرێتێکە لەسەر بنچینی هاوڕایی لەگەڵتایە نەک ترس هەرچەندە ئێستاوە هایە بەڵام لەم کۆتاییەدا ئەوروپایەکان هەر لەگەڵ ئێمەدا دەمێننەوە. جوانە هەندێک وڵاتی ئەوروپا بۆ بەتایبەتی ئێستا کاتەگەم بەرنمەیە تۆمار دەکەین هەندێک لە وڵاتانی ئەوروپا داوا لە ئێرانەکەن ئەڵەن خۆت مەدە لە قەرەی ئەمریکایە کارێکی وا مەکە کە ئەمریکا زیاتر لە خۆت تووڕە بکەی ئەمریکا بێزار مەکە جۆشمان لە محەممەد جەواد زەریف بوو وەزیری دەرەوەی ئێران کە دەڵێ هەموو شتێکی بەڕاوێژە لەگەڵ چیندا لەگەڵ وڵاتی چیندا کامیان گرنگترە بۆ ئێرانیەکان کە باشتر گوێی لێ بگرن ئەوروپا یا چین پێم وایە پێویستە گوێ لە هەردوو لایەن بگریت ئەوروپایەکان لە ڕۆژئاوادا دۆستانەترن لەگەڵ ئێرانیەکان و بەرژەوەندی ئێراندا وەک لە ئەمریکا و ئێران پێویستی بە پارێزگاریکردنی ئەو پەیوەندیە هەیە بەڵام وەک پێشتر ئاماژەت پێکرد لەوانەیە چین دەرفەتی هەناسەدانی ئابووری ئێران بێت چونکە وەک گوتم لەوانەیە چین بڕیاری کڕینی نەوتی ئێران بدات یان ببێتە بەشێک لە بەقاچاقبردنی نەوتی ئەو وڵاتە کە لەوانەیە نەشزانین سەرچاوەکەی لە کوێوەیە چین دەتوانێت هەندێک شت بکات بەڵێ پێم وایە ئێران گوێ لە هەردووکیان دەگرێت و پەیوەندەکانیشی لەگەڵ چیندا دەپارێزێت درێژە بەکارکردن دەدات لەگەڵ ئەوروپایەکاندا بە هیوای دۆزینەوەی ڕێگەیەک بۆ نەرمکردنی هەڵوێستی جیهانی ڕۆژئاوا.
دکتۆر دۆگڵاس پێم وایە بەباشی چوینە ناو بابەتەکەەوە ینی باسی وڵاتانی ناوچەکە باسی ئەوروپا چین رووسیا ئەمانەمان کرد گرنگیشە بەلامەوە بزانین خەڵک لە ناو ئێرانەوە چی دەڵێن. هاوڵاتیانی ئێرانی بە گومانەوە لەوە دەڕوانن شەڕ ڕوو بدات بەڵام نکۆڵیش ناکەن لەوەی ژیان لە وڵاتەکەیاندا قورسە هەر بۆیە خەڵک بە شوێن ئایندەی خۆیاندا دەگەڕێن. ئەم شەڕە لەگەڵ ئەمریکا هەروەک شەڕەقسە دەبینم و پێم وان نییە لە ئایندەیەکی نزیکدا شەڕ ڕوو بدات. ئەم ڕەوشە بێهیوایی دروست کردووە. گەنجان دووچاری بێزاریەکی زۆر بوون و ئایندەش نادیارە. ئەوەندە نادیارەکە ناتوانیت پلاندا بنیت. تەنها شتێکی بتوانن بیکەنەوەیە بە هەر شێوەیەک بێت ئێران جێبهێڵن و لە دەرەوە ژیانی خۆیان بنیاد بنێن. هەندێکیش گلەی لە ئەمریکا دەکەن هەرچەندە وەک دەڵێن هێشتا دەرفەت ماوە بۆ توێژ و ڕێکەوتن و بەکارێکی قورسیشی نازانن. ئەمریکا وابەستی پەیمانەکانی خۆی نابێت ئەمە مێژووەها دەڵێت نەنگ من بەڵام هەندێک جار دەتوانیت قسە لەگەڵ ئەمریکا بکەیت و کاریشان لەگەڵدا بکەیت و هەروەها پەیماننامەی وردی لەگەڵدا مۆر بکەیت کە نەتوانێت خۆی لێ دەرباز بکات و ڕێزی پەیماننامەکە بگرێت پێم وایە دەشێت ئەوە بکرێت. هاوڵاتیەکیش دەڵێت مەرج نییە لە بەردانەواندنکردن بە مانای شکستێنان بێت و باسیش لەوە دەکا ئەم سیاسەتەی ئێستای ئێران نەنگێنێتە هیچ شوێنێک. من وەها هەست دەکەم هەردوو لا مانۆڕی لەشکریانە دەکەن هێرشکردن ڕوو نادات پێم وایە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی کاریگەر نابن پێویستە بوێرانە و بە بڕوا بەخۆبوون بڕۆین و قسە لەگەڵ ئەمریکیەکاندا بکەین دەتوانین وەها بکەین وڵاتی تریش کردویانە دەتوانین لە بەردانواندن بکەین و دەستکەوتیشمان هەبێت هیچ ڕێیەکی ترمان نییە. ئەمەش لە کاتێکدایە هەندێکی تریش ڕایان وایە هەموو جموجۆڵەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداوی فارسدا هەن تەنها بۆ ترساندنی ئێرانە و هیچی تر. ئەگەر یەکێک بەردەوام هەوڵی ترساندنت بدات ئەوە ینی وەها بیر دەکاتەوە کە هێشتا ئامادە نییە بۆ شەڕ. ئەگەر وڵاتێکیش بەڕاستی شەڕی بوێت دەست بەجێ دەست بە شەڕ دەکات. وەک چۆن عێراق هێرشی کردە سەرمان هەر لە ناکاو بردومانی کردین و دەیزانی ئامادەیە بۆ شەڕ و ئێمەی بەلاواز دادەنا بەڵام ئێستا ئەمریکا هەر تەنها دەڵێت دێم و ئەوەش بۆ ترساندنی ئێرانە. واشنگتن بەردەوام جەخت دەکاتەوە لەوەی هەرچیەک بەرامبەر بە ئێران بکرێ هیچ پەیوەندی نییە بە گەلانی ئێرانەوە بەڵکو مەبەست لێی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە. دەزانی کێشی ئێمە لەگەڵ ئایەتوڵڵاکانە کە ئێرانی لە پێگەیەکی گونجاوە لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەیدا گۆڕی بۆ وڵاتێکی شەڕەنگێز. کێشەی ئێمە هەرگیز لەگەڵ گەلی ئێراندا نەبووە و تەنها ئەوەیە کە هیواداری گەلی ئێران بتوانێت کۆنتترۆلی حکوومەتەکەی بکات. دکتۆر دۆگڵاس گوێمان لە ژمارەی ڕای جیاوازی ئێرانیەکان خۆیان بوو خەڵکی ئاسایی لەسەر شەقامەوە قسەیان کردووە. تۆ چۆنی تێدەگەیت چی بە خەڵکی ئێران دەڵێیت تێگەیشتنی بۆ ئەو جۆرە لێدوانانیان چی بوو؟ پێم وایە ئەمریکا هەوڵ دەدات بە خەڵکی ئێران بڵێت کە ئەو وڵاتە هەرگیز نابێتە خاوەن پێگەیەکی ئاسایی لە جیهاندا بە ئەم ڕژێمی ئێستایانەوە یان تا ئەم ڕژێمی ئێستایان بە هەمان شێوەی پێشووی 40 ساڵی ڕابردوو ڕەفتار بکات و خۆی نەگۆڕێت و نەبێتە دەسەڵاتێکی میانڕە و ئەمەش ئامانجی ئەم هەڵمەتەی بەرزترین ئاستی فشارەکانە تا ئێران سیاست و ڕێبازەکانی خۆی بگۆڕێت و ببێتە وڵاتێکی میانڕە و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ئەو جۆرە ڕژێمەیە کە ببێتە ڕژێمێکی میان ڕەو یا بێتە وڵاتێکی ئاسایی لە ناوچەکەدا. لە مەودای کوردخایاندا هیچ لایەنێک ناتوانێت بەهێز ڕەفتارەکانی ئێران بگۆڕێت بۆیە پێم وایە پرۆسەیەکی کاوخۆ و قۆناغ بە قۆناغ دەبێت هیوادارم بتوانرێت تاران و واشنگتن بگەڕێنرێنەوە سەرمێزی دانوستاندن جا ئایا لە عێراق بێت یان لە قەتەر یانیش لە عومان و دابنیشن و هەر هیچ نەبێت دەست بکەن بە لادانی ئەو تووڕێی و ناڕزاییانەی بەرامبەر بەیەک هەیەە لەو ناوچەی جیهاندا هیچ ڕژێمێک بەبێ دەستێوەردانی دەرەکی گۆڕانی بەسەردا نهاتووە نەگەر ئەرگۆڕانی ڕژێمەکە تەنانەت سیاست و ڕێبازەکانی خۆشیانیان نەگۆڕیوە بۆچی ئێمە وا چاوەڕوان بکەین ئێران بە سزای ئابووری هەموو شتێکی خۆی دەگۆڕێ.
زۆر بەمان هاوڕین لەسەر ئەوەی ئێرانەکان وابەستەی بەندەکانی ڕێکوتنە ناوچەکە بوون ئەوەی ئەوسا 5+1 و ئێستا بە 4+1 ناو دێر دەکرێت ئەمە ژیانی بەڵگەمان لەبەردەستای ئێرانەکان وابەستەی ڕێکەوتنە نێونەتەوەیەکان دەبن کە مۆریان کردووە ئەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە هیوایەتی ئەوەیە ڕێکەوتنێکی نوێمۆر بکەن لەگەڵ ئێرانەکاندا کە بەرفراوانتر بێت و هەرتەنها لە دۆسیی ناوکیدا سنووردار نەبێت بەڵکو وەک چارەسەرێکیش بێت بۆ ڕەفتارەکانی تری ئێران لە ناوچەکەدا کە واشنگتن وەک بەدڕەفتاری دەیانبینێت هەموو گۆڕینی ڕەفتارەکان لە ناوچەکەدا ئەی گۆڕینی ڕەفتارەکان لە ناوخۆی وڵاتەکەدا ئەمریکا وەکو زلێزێکی جیانی وەکو وڵاتێکی ڕۆژاوایی کە باوەڕی بە کۆمەڵە پرەنسیپ و بەها هەیە ئەوە بەجێ دەیەڵێ وەک خۆت دەزانیت زۆر قورسە ڕەفتارە ناوخۆیەکانی ڕژێمێک بگۆڕیت ئێمە ناتوانین ڕەفتارەکانی سعودیەکان بگۆڕین لە کاتێکدا پەیوەندێکی زۆر باشیشمان هەیە لەسەر بەرزترین ئاست لەگەڵ سعودیەکاندا بەڕاستی ئەوە قورسە ببینین چۆن دەتوانین ڕەفتاری ئێرانەکان لە ناوخۆی وڵاتەکەدا بگۆڕین لە ڕێی ڕێکەوتنە نێونەتەوەیەکانەوە دەتوانین ڕەفتارە دەرێکیەکانی بگۆڕین بەڵام زۆر قورسە بتوانرێت ڕەفتاری ناوخۆی ئەو ڕژێمە بگۆڕدرێت و ئەمەش تەنها لە ڕێی گەلی ئێران خۆیەوە دەکرێت کە گۆڕانکاری بێنێتە ئاراوە من دەگەڕێمەوە بۆلات هەر چۆنێک بێت وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ هەر بڕیارێک بدا پاش بیرکردنەوەیەکی ورد دەبێت و بەڕاوێژکردنیش دەبێت لەگەڵ ئەنجومەنی نوێنەران و سیناتیشدا. ئێستا لەوە دەڕوانین کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا چی بەسەر کەشتێ نەوت هەڵگرەکانی عەرەبستانی سعودی هات دەزانین فڕۆکە بێفڕۆکەوانەکان هێرش دەکەنە سەر بۆرێنەوتەکان لە زمانی گوتارەکانی ئێران تێدەگەین و دەزانین چی دەڵێت هەروەها ئەوەش دەبینین بەڕێوەبەرایەتی هەنگاوی خۆی دەنێت بۆ کشانەوەی ئەمریکایەکان لە عێراق پێم وایە هەر بڕیارێک ئەم بەڕێوەبەرایەتی دەیدات بڕیارێکە باش هەڵسەنگاندنی بۆ کراوە و بەڕاوێژکردنێک دەبێت لەگەڵ ئەنجومەنی نوێنەران و سیناتیشدا. بەڵام بۆ شیکەرەوە وەڵامی پرسیارەکان گرنگ و هەروەهاش ڕێگەگرتن لە هەر کاردانەوەیەکی هەڵە ئامێز. پرسیار دێنە ئاراوە ئیران چۆن بەرەنگار دەبێتەوە ئیرانیەکان چ وەڵامیکەن بۆ ئەمریکا دەبێت ئەگەر ئەمریکا بەردەوام بێت لە فشارەکان ئەوە ئیران چی دەکات جاء لەمەدا ئەگەر ئیران هەڵەیەک بکات ئەوە لە چاوتورەکانیەکدا گرژیەکان دەگەنە ئەو پڕی ئیران بە شیوەیەکی سەرەکی دەکەوێتە شەڕێکی قۆڵ لە ناوچەکەدا ئەمەش یانی کارەکردنەوەی زۆرێک لەو بناغانەی بۆ خۆی داناوە لە لوبنان و عێراق هەروەش دەکەوێتە هێڕشکردن بە موشەکە باڵستێکەکانی. دکتۆر دۆگلاس ئێران چیەکە ئەگەر بێت و ئەم جۆرە ڕەوشە بەردەوام بوو درێژەی هەبوو ئێران بەرگاگرێ؟ ئێران هەوڵ دەدات ڕێگەیەک بۆ بەرپەرزدانەوەی ئەمریکا بدۆزێتەوە ئەمریکاش هەست بەکاردانەوە بەرامبەر بە ئێران دەکات لە ڕێگەی کردی لەشکریەوە بەڵام ئەمە گەمەیەکی تابڵی هەستیارە لە مەودای دوورخەهێندا وە بە هەڵسەنگاندن و تاوتۆکردنی هەڵەیەکیش بۆی زۆر ئاسانە لەوانەیە دژبەرەکان ڕەوایی بدەن بە هەنگاوێکی وەکێرشی لەشکری هەر بۆیە پێویست دەکات پشێوی و ئاڵۆزەکان هێور بکەینەوە و هەوڵی گەڕانەوە بدەین بۆ ئەو شوێنی کە هەردوو لا بتوانن دەست بکەن بە ئوتیوێش. ئەوشمان بیر نەچێتەوە ئێستا لە کۆنگرێسدا ینی داوای زانیاریە کرێت لە کۆشکی سپی لە دەسەڵاتی جێبەجێکردن ئەو زانیاریانەی کە لە لای کۆشکی سپی هەیە ئەوەندە متمانە پێکراوە کە بیداتە دەست کۆنگرێس دژی ئێرانیەکان. پێم وایە زانیاری دەدرێت بە کۆنگرێس ژمارەیەک لە ئەندامانی کۆنگریسمان بینی کە زانیاریان دراوەتێ کێشەکە لەوەدایە لە دوای ئەو زانیاریانەی دەیاندرێتێ ڕوانینی جیاوازیان لەلا دروست دەبێت هەیەنە پشتیوانی لە سەرۆک دەکات و دەڵێت زانیاریەکان تەواون و ئەوانش کە دژن دەڵێن شتێکی ئەو تۆی نوێ لە زانیاریەکاندا نییە تا ڕەوایی بدات بەم هەوڵە جا بەداخەوە دابەشبوونی سیاسی لە ناو ئەمریکادا کاریگەری کردوتە سەر چۆنیەتی هەڵسەنگاندنی زانیاریەکانیش ئەو دابەشبوونە چەندێک گرنگە لە بڕیارێکی ئاوادا بۆ نمونەگەر بەڕێوەبەرایەتی بیە بڕوا بەرە و شەڕ دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران پەسەندیان نەکرد لە سیناتا چی لێدێ کە کۆماریەکان تیایدا زۆرینەن.
ئەمە یەکێکە لە هەرە نادیارترین باری یاسایی لە ناوخۆی ئەمریکادا بەپێی دەستور دەسەڵاتی ڕاگەیاندنی شەڕ لای کۆنگرێسە بەڵام ئەو دەسەڵاتە بۆ ماوەیەکە دراوە بە سەرۆک سەرۆکی ژوەها هەز دەکات ئەو دەسەڵاتی هەیە کە دەتوانێت هەر کاتێک بە گونجاوی زانی بژاردەی لەشکری بەکاربێنێت پێم وانە هەرگیز ئەم جۆرە کێشەیەمان هەبوو بێت کە کۆنگرس بە توندی بەرەنگاری سەرۆک بوو بێتەوە دەشێت ئەمە ببێتە دۆسیەکی سەرنجڕاکێش بۆ تاقیکردنەوە سەرنجڕاکێشیەکی خەمبارانە لەم ڕووداوانەدا بەڵام جارێکی تریش دێڵێمەوە پێم وانە بگاتە ئەو ئاستە چونکە سەرۆک ترامپ و هەروەها تارانیش بەڕوونی و ئەشکرایی دەڵێن شەڕیان ناوێت سەرۆک ترامپ دەڵێت پەیوەندیم پێوە بکەن و ئێرانەکانیش باس لە وتیوێش دەکەن و پێدەچێت هاوڕایی لەسەر وتیوێش هەبێت بەڵام ماوەتەوە سەر ئەوەی بزانین چۆن ئەو وتیوێژانە بکەن دکتۆر دۆگلاس زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەوڕا زۆر سپاس. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن و لە هەفتەی ئایندەدا ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێم ساڵح پەسەند بفەرمونون و کاتێکی خۆش بۆ هەمووان.